سڵاتان لەبێت ئازیزان، ئەم جارش لە خوانی چێوازەوە لەگەڵتانم شیرینێکی ترد ئاماداکەین. شیرینەکەشمان بریتە لە شەکلەمەیتان. کەرەستەکانی کە پێویستمانە 2 پەرداخ ئارد، وەکووتم هەموو جار هەر پەرداخێک بەکارێنی با قیاس بێ بە هەمان پەرداخ ئاردەکان دابنێ یا خود شیر دابنێ یا خود شەکر دابنێ و لە هەمان کاتیشاگەر بە کوب کارت کرد با بە کوب بێ. طبعاً ئەمەش با کاتەکەمان دەست پێ بکە خراپ نابێ. 2 کوب ئارد، 1 دانە هێلکە، 1 کەوچکی خواردن زبدەکە پێشوەختە لە ناو سەلاجە بیهێنە دەرەوە با تۆزێک بتوێتەوە باشترە بێ. 1 کەوچکی خواردن ماست، بەڵام با ماستەکە ترش نەبێ و شیرینیش نەبێ، واتە ماستی نۆرماڵ بێ باشترە. نیو پیاڵەی چا، عەفوان نیو پیاڵەی چا شەکر، نیو پیاڵەی چا سمیت واتە ئیرمیک باشە، و لەگەڵ زەیت و لەگەڵ ڤانێلا و پیکین پاودەر و بادەم. بەڵام پێشەوەی دەستکەم بە کەرەستەکان با بڕۆین پێکەوە ڕاپۆرتە ببینین، سێریکەین کە ئەو کەرەستانم هەمووی هەڵگرتووە، لەکوێ هەڵم گرتووە لە مارکێتێکی زۆر باش کە ئەو شتانەی هەمووی لێرە دانراون لەو مارکێتە بەردەستە. واتە دواتر مەڵەن چاسان سمید یاخود ئیرمیک لەکوێ کڕی، با بڕۆین پێکەوە ببینین و ئەگەڕێم وڵاتان. سڵاوتان لەبێت، ئەمڕۆ هاتوومەتە لەقێکی تر لە لەقەکانی شۆ مارکێت کە لەسەر ڕێگەی دووسایدی عەنکاوەیە. ئێستا چینە ژوورەوە شتانی کە پێویستمانە بۆ خوانی چێواز لێرە هەڵیەگرین. لەگەڵم بن. ئازیزان، ئێستا شتانە هەڵەگرم کە بە خوانی چێواز پێویستمە، بەڵام پێشەوەی شتەکان هەڵگرم زۆرێکتان نەپرسن چێوازخان ئێمە چ جۆرە پەرداخێک بەکار بهێنین بۆ ئەو شیرینیە یاخود ئەو شتێک کە ئەمانەیە. ئەگەر پەرداخە ئەمانە هەر کامێکی بەکارێنی مشکلە نییە بەکاری بێنە، بەڵام با هەمووی قیاسی وەکو یەک بێ، نەک بۆ نمونە جۆرێک لەمە بەکاربێنی جۆرێک لەمە، چونکە عادەتەن پەرداخ قیاسەکەی گۆڕێ بەپێی گەورە و بچووکی پەرداخەکە. لەبەرەوە ئاگادار بن لەم بەشەی شۆ مارکێت هەموو ئەو شتانەی لێیە کە تۆ پێویستت پێێت. ئێستاوە بەشی شوشەوات بوو ئەو بەشەیان، ئەمانە هەمووی بەشی سفرە و نایلۆن و ئەو شتانەیە. و ئێستا چینە ئەو شتانەی کە خۆم زۆر پێویستمە و لەگەڵ هەندێک شتی تریش. ئەم بەشەیان تایبەتە بە زای حاجەت و لەگەڵ بۆن خۆشکردنی جل ناو خەسالە و هەروەها پاکەرەوەی ناوماڵی چیت ئەوێ هەیە و بە هەمان شێوە عینەن شر سابوونیان هەیە و لەگەڵ شامپۆی دەشتی. شۆ مارکێت ئەوەی خۆشە هەموو شتانێک کە تۆ حەزت لێ و ئەتەوێ و بۆ ماڵێک پێویستە هەمووی لێرە بەردەستە. لە براندی ناوخۆیەوە هەتا براندی دەرەوەش هەمووی لە شۆ مارکێت هەیە. طبعاً ئەم بەشە هەمووی شامپۆ و معەتەڕ و فڵچەی ددان و هەموو ئەو شتانەی کە تۆ پێویستت پێیەتی لەم بەشە هەیە. ڕێسام پێویستم بە شەکرە بێ، با شەکر هەڵگرین. ئەوە 2 دانە شەکر و لەگەڵ ئاردمان پێویستە باشە، ئەوەش ئارد و ئێرەش هەموو بۆ خواردنە بێت ئەم بەشەیان و دۆشاویان هەیە، زەیتی زەیتونیان هەیە، زەیتی ئەتیادیان هەیە. سام زەیتێک شەڵەگرم پێویستم پێیەتی. و ئەمەش بەشی برنجە و ئەمەش هەموو نەستەلە و دا و دەرمان و ئەو شتانێک کە تۆ ئەتەوێ لێرە هەیە. ئەم بەشەشیان تایبەتە بەشتی شیرینی ڕێک بۆ پرۆگرامەکەی منە بێت. طبعاً پێویستمان بە ڤانێلا بێ. زۆرێک شتانە پرسن چێوازخان ڤانێلای شل چۆن بیناسینەوە؟ سێریکە نازیزان، ڤانێلای شل دیارە یەکسەر ئەوەکەی لەسەرە، گوڵەکەی لەسەرە و ئەم جۆرەیەتی و بۆنیشیکەن یەکسەر هەستی پێکەن، چکە لە ڤانێلا وشکەکە زۆر بەخوەترە و پێویستمان بە کاکاوە بێت. باشە، ئەمە من طبعاً بە گشتی هەڵیەگرم و ئەمەش هەمووی بەشی قاو و نسکافە و ئەو شتانەیە، بەشی سوپی حازر کرا و ئەوانە تۆ ئەتوانی هەمیشە بێ بۆ شۆ مارکێت هەموو شتانێک کە ئەتەوێت دەست بکەوێت. بەڵێ ئازیزان، وەکو بینیتان ئەوە شۆ مارکێت بوو. باشە، شۆ مارکێت چییە؟ زۆرینەتان بیستوتانە کە زنجیرە مارکێتێکە لە شاری هەولێری خۆشەویست هەیە و لە سلێمانیش لقێکیان هەیە کە هەموو ئەو براندە جیهانی و ناوخۆیانەی کە تۆتێ لەو مارکێتە
هەیە و هەمووی دانراوە ئەتوانی هەر کولی شتێکە تۆ بتێت چ بۆ خواردن بێت چ بۆ شیرینەی بێ ئەتوانن لەوێ دەستان کەوێ بەشی چەرەساتی هەیە بەشی گۆشتی هەیە و مەریشکی هەیە و هەر شتێکی تریش کە تۆ ئەتەوێت کەواتە من بازاڕیکردنم لە شۆ مارکێت کرد هیوادارم تۆش بچیت بازاڕی لە شۆ مارکێت بکەیت و ئەو شتانێک کە بۆ شیرینی خوانی چاس پێویستمان پێێتی ئێوەش لەوێ بەردەستان کەوێ ئێستا با دەستکەین بە دروستکردنی شیرینەکەمان سەرەتا لە هێلکەکەەوە دەست پێەکەم یەک دانە هێلکە بەو شێوازە طبعا دەستم جوان جوان شتووە خەمتان نەبێ و پێویستمان بە زەیتە بێ کەوتمان نیو پیاڵی چا زەیت ئەگەر پیاڵەیەکانیشت بەکارهێنا تکایە با پیاڵەکانیشە هەمووی یەک خەبارە بێ واتە یەکێک بچکۆلە نەبێ یەکێک گەورە بێ پیاڵەکانە هەمووی بە یەک قیاس و بە یەک شێواز و یەک کەوچکی خواردنیش لە زبدە طبعا ها زبدەکە تواوەتۆ لەبەرەوەی پێشوەختە من لە ناو سەلاجە دەرم هێنا بوو ئەمە هەندێک جوان تێکەڵکە بەو شێوازە و ئێستا وردە ئەو شەکرەی کە هەمانە بۆی زیادەکەین چکە شەکرەکە خۆی کەمە بەو شێوازە هەمووی بۆ زیاد بکە بە هەمان پیاڵەی زەیتەکە ئەوە هەمووی جوان تێکەڵ بکە ئەنجا ئێستا ڤانێلا و پیکین پاودەرەکەی بۆ زیادەکەم بەو شێوازە ئەویان ڤانێلا بوو ئەمەیان پیکین پاودەر بوو ئازیزان ئێستا پێویستمان بە ئیرمیکەکە یاخود سمیتەکە ئەبێ ئەویش نیو پیاڵەی چا بەو شێوازە بەو شێوەیە جوان جوان تێکەڵێکی لەوانەیە ئێستا هەندێکتان بپرسن چ ئاسخان ئەکرێ سمیتی تێنەکەی ناکرێت لەبەرەوەی سمیتەکە پێویستە بۆ ئەم جۆرە شەکلە مەیتەڕە سمیتمان هەبێ و ئەوەش ماستەکە بە هەمان شێوە لەوانەیە هەندێکەیە حەزی لە ماست نەبێت تەیپنەکە ئەتوانی ئەم جۆرە شیرینیە بۆ ئەوانەی کە ماست ناخۆن دروستی نەکەن شیرینی تر هەیە کە ماستی تێ ناکرێ ئینشەڵڵا بە درێژایی پرۆگرامی خوانی چاز ئەوانی تریشتان بۆ دروست دەکەم کە هەمان شێواز بێت و هەمان تامی هەبێ بەڵام بێ ماست و ئێستا وردە ئاردەکەی بۆ زیاکەین طبعا و بادەمەی کە پێویستمانە ئێستا پێویستمان پێی نییە بۆ هەندێکی تر ئەمانەوەی کە شیرینەکە جوان بوو بە هەبیرێکی جوان و لێکمانە ئەو کاتە پێویستمانە ئێستا ئیشەڵا بە درێژایی ڤیدۆکە پێتانەڵە بۆچیمانە ئەوە جوان جوان ئاردەکە هەموو جوان تێکەڵەکەی بۆ شێوازە بەڵام بیرتان نەچێت چەناڵی یوتیوبم ئالێرە دانراوە بچن سەبسکرایب بکەن و بینەری خواردن و شیرینیەکانە بن کە لەوێ بڵاو یەکەمەوە و ئەتوانن زەنگۆڵەکەش ئەکتیڤکەن بۆ ئەوەی هەر کاتێ هەر خواردنێ هەر شیرینیەک هەر شتێکم دانا تۆی ئازیز یەکەم کەسبی کە بیبینی سێریکەن ئەوە یەک پەرداخمان تێکرد لە ئاردەکە بۆ شێوازە دەرچوو ئەنجا ئێستا پێویستمانە کە لە بەرێها بەدەستا ئەنووسێش لە ئێمە پێویستمان بڵێ کە ئاردێکی باش وەرگرین کە وردە ئاردی بۆ زیاکەی بە پێی دەستی خۆت هەستی پێەکەی ئەگەر زانیشە دوو پەرداخکەمە ئێستا ئێمە سێرەکەین بزانین دوو پەرداخکەمە ئاردیتری بۆ زیادەکەین بەڵام ئەبێ هەویرێکمان بۆ دەستکەوێ بە ئاسانی بتوانین کاری پێ بکەین چکە ئێمە دیزاینێکی بۆ چاکەین بۆ هەویرەکە بێ بە ئاسانی ئەو دیزاینەی بۆ دروست بێ واتە بەدەستان نەنووسێ و ئیزعاجی شت نەکە و ئەمەش پێویستیشمان بە شیلە ئەبێ چکە پێڵێن شەکلەمەی تەڕ مادەم پێویستمان بە شیلە ئەبێ بۆ شیلەکەی من پێشوەختە هەموو جار ئامادەیەکەم بۆ ئەوی لە کاتی پرۆگرام زۆر لە کاتم نەگرێ شیلەکەی پێویستمان بە یەک پەرداخ لە ئاوە بێ هەر هەمان پەرداخ یاخود یەک پەرداخ لە ئاو ئەگەر تۆ بەکارت تێنا بە یەک پەرداخ ئەگەریش نا ئەتوانی دوو پەرداخ بەکارە بێنی یعنی ئەگەر زیاتر ویست شیلەکە یەک پەرداخ ئاو یەک پەرداخ شەکر ئەیخەیتە سەر ئاگر تا جوان ئەیبینیت شیلەکەت بووە و لە ئاخیرە دە خولەک زیاتر نەبێت کە شیلە دروستەکەن با لە دە خولەک زیاتر نەبێت کە زانیت لە ئاخیرە بوو ئەو کاتە هەڵستی یەک تۆز لیمەندۆزی پرۆشێکە ها ئاوایە ئیتر هەستی پێ بکەن کە چەنە ئەیکەی بەسەر شیلەکەیە و دەخولەکەکەی خۆی تاوا کرد لەسەر ئاگر دەریێنی ئەگەریش ناتوانانی ئاوی لیمۆ یەک کەوچکی چا ئاوی لیمۆی بکەتێنەوە سێریکە نازیزان ئەوە هەویرەکەمان بۆ شێوازە دەرچوو
هەویرێکی جوان و ناسک و نازدار. کەرەستەکان بە هەمان شێوەی من بیکەن بۆ ئەوەی لێت خراپ نەبێت دوای نەڵی چاسخان بۆ هەویرەکەی من دەرنەچوو یان ئەگەر هاتوو کردت ئەتوانی یعنی بۆ نمونەگەر زیاتر ویستە و هەویری من کە ئێستا ئەمڕۆ کردومە کەمە ئەو کاتە شتەکان هەموویەکەی عفوان هەموویەکەی بە 2 قات بۆ نمونە من 2 پەرداخ ئاردم بەکارهێناوە تۆ ئەیکەی بە 4 پەرداخ من یەکی سەڤانێلام بەکارهێناوەی نۆرماڵاتوانی هەر یەکی سە بەکاربێنی شتوانی بیکەی بە 2 و لە هەمان کاتە ماستەکە یەکەوچکە تۆتوانی بیکەی بە 2 شەکرەکانی و پیاڵە بۆ ئەتوانی بیکەی بە 1 پیاڵە یعنی ئەوانە هەمووی ئەبێ بە 2 قات. ئێستا ئەم هەویرە بۆ شێوازەی لەکەین جا هەوڵ بە لایەکی باریک نەبێ لایەکی ئەستور بێت. چونکە گەرمە زۆرێتەوە شکلی بۆ شازە دەرەجە و بادەمەکەش ئەوە ئەکەینە باشە هەمووی بۆ شازە دەرەچێ بۆ شازە دروستێکی دانە بەدانە ئەکەیتە سەر ئەو سینەی کە هەمانە طبعا سینەکەی من لە ژێریا ئەوم داخستووە کاغەزەکان ئەیش عینەشر لە شۆمارکێت هەیە ئەتوان دەستان کەوێ لەوێ بەردەستە ئەو کاغەزانی لە ژێرەدانەی بۆ ئەوەی کاتێک کە ئەیبرژێنی بە بنی سینەکە تا نەنووسێ و ناشرینی نەکالێت. ئەم دانێش دروست دەکەین بۆی بزان کە چۆن دروست دەکرێت لە بەردەمتانە ئیتر ڤیدۆکە ڕاگرین تا هەمووی دروست دەکەم و ئەیکەمە ناو فڕنەوە و پاشان کە دەرمان هێنا ئەو شیلەی کە گرتومانەتەوە وتم پێشوەختە ئامادەم کردووە شیلەکە ئەکەین بەسەریا بەڵام وەکو ئاماژەم پێ هەر شتێکە تۆ لە ناو فڕنا دروستیەکەیت و پێویستت بە شیلەیە یعنی ئەبێ تۆ پێشوەختە شیلەکە ئامادە کرابێ سارد بوو بێتەوە و ئەو شتێکە لە ناو فڕن دەرێنی بە هەموو شێوەکانی ئەبێ گەرم بێ ئەجا شیلەکە بکەی بەسەریا چ لە پەقلاوە بێت چ لە بەرمە بێ چ لە هەر شتێکی تر بێ کە دروستیەکەی پێویستت بەوەیەکە تۆ بۆ شێوازی لێ بکەیت شتەکەی ناوی گەرم بێت و دواتر شیلەکە سارد بێت سێریکەن ئەمەش بە هەمان شێوە بۆ شێوازە عینشت بادەمێک بکەینە ئێرە بۆ شێوازە دەرەچێت باشە ئێستا ئەوانی تر دروست دەکەم وەیکەمە سەر ئەوە مەسافەی تیا بێڵەرەوە لە بینی سێریکەن مەبەستم چیە لە بینی ئێرە بۆ ئێرە مەسافە هەبێبان لە بینی شەکلەمەکانە چونکە تۆ پیکین پاودەرت تێ کردووە ئۆتۆماتیکیان پیکین پاودەرەکە وای لێت بەرزە بێتەوە وەکو چۆن خومرە هەویرەکەت بەرزەکاتەوە ئەو لە ناو فڕنا بەپی گەرماکە کە بەریەکەوێ ئەو پیکین پاودەرە وای لێت کە بەرزیەکاتەوە کە بەرزیش بۆوە بەیەکە نووسات دوایی تۆزە ئیزعاجە لێکردنەوەی بۆیە هەوڵ بدە لە سەرەتاوە ئاوە بینێکی هەبێ بۆی کە لە ناو فڕنەی برژێنی بۆ خۆی بە جوانی و بەباشی یەک بگرێ و بەرز ببێتەوە و ئێستا من ئەمانە دروست دەکەم و ئەیکەمە ناو فڕن با فڕنەکەت لە 180 لە دەرەجە زیاتر نەبێ سەرەتا ژێری فڕنەکە داگرسێنی تا ئەبینی شەکلەمەکە جوان بەرز بۆت و دواتر بەشی سەرۆی داگرسێنی تا ئەبرژێ ئیتر دەقەکە بیزە بە دیارنی یعنی بە دڵی خۆتە چەند لە ناو ئەوایە فڕنایە تۆچکە هەندێک هەیە تۆزە حەزی لێیە زۆر ببرژێت واتە بەلایە ها بەلای سوتاوی یا بڕا زۆر کەسێ ئەو جۆرە شیرینیانە بۆ شێوازە ئەخوا هەندێکیشەیە نۆرماڵ اینجا جا بە دڵی خۆت ئەگەر حەزت لێ بوو بۆ شێوازە بێ ئەوە حازرەکەی بە دەستی خۆتە و چۆن ئامادەیەکی بۆ شێوازە ئێستا من ئەمانە ئامادەکەم ئەیکەمە فڕۆنتا برژێ و دواتر کە هێنامە دەرێ شیلەیەکەین بەسەریا و پیشانتانەیە ئازیزان دوای 25 خولەک لە بژاندنی شیرینیەکەمان ئێستا گەرما و گەرم شیلەکە یەکەین بەسەرە بۆ شێوازە چونکە ئەگەر گەرما و گەرم شیلەکەی نەکەی بەسەرە هەڵی نامژێ لە بەرەوەی ئێمە پێویستمان پێیەتی کە شیلەکە هەڵمژێ طبعا ئەمە شیلەی ئاساییە دروستم کردووە دانێکی تریشم دروست کردو ئێستا نیشانتانەدەم ئەویان بە زەعفەرانە یعنی هەر شیلە و ئاوەکە تۆزە زەعفەرانیشم تێ کردووە بۆ ئەوەی شیلەکە ڕەنگەکەی بگۆڕێ ئەگەر حەزت لێبوو بۆ جۆرە شیلەیان بەکار بهێنی ئەتوانی بەکاری بێنی ئەگەر حەزی شت لێ نەبوو ئەتوانی تەنها سادەکە بەکاربێنی و شیلەکەش بەدڵی خۆتە ئەگەر حەزت لێ نییە زۆر شیرین بێ توانی کەمش پێ بەسەر
شیرینێکی هەتا بڵێ خۆش و ئاسان سێریکەن ئەمانە لە نڕژێن ئەویان ئەوەش بە هەمان شێوە شیلەیە بەڵام لە جیاتیەوەی بە سادەی بیکەم یەک تۆ زەعفەرانە ها ڕەنگەکەی گەر دیقەتی بن لەگەڵ ڕەنگی احتیادیە فەرقی هەیە مەیان تۆزە بەلای زەرباوی ئاڕوانێ ئەوی تریان ڕەنگەکەی سپیە. ئێستاش بۆ سێرڤس ئەتوانین بۆ شێوازە ئەمە توانی زیاتریش بیاڵیتەوە لەناو شیلەکەەوەی شیلی زیاتر هەڵمژێ ئەگەریشنا ئەوەندە و پێ جوانە و پێ خۆشە ئەتوانی ئەوەندە بەس بێت. ئازیزانم بۆ شێوازە دەرچوو ئەجا تۆزێک لە فستقیش ئەتوانی پێ بەسەریە ئەگەر حەزت لێ بوو بە ئەمە نابم شێوازە ئەگەر فستقی هاڕاویشت حەز لێ بوو ئەتوانی هەندێک پێ بەسەریە ئەگەر حەزی شت لێ نەبوو تەنها بادەمەکە بەسە ئەمە تەنها ڕەنگێکیاتێ ئەگەر نا هیچ جیاوازیەکی نییە. بۆ شێوازە شیرینەیەکی خۆش و ئاسان هیوادارم سووتان لێ بینی بێ و بیریشتان نەچێت چەناڵی یوتیوبم سەبسکرایب بکەن بۆی هەر کاتێ خواردن و شیرینیم بڵاو کردەوە تۆ یەکەم کەسبی کە بینەری شیرینی و خواردنەکانم بی. هیوادارم هەمیشە سەرسەفرە و خوانتان ڕازاوە بێ کاتێکی خۆش بەهەموو